سەبارەت بە پێشبینیەکان بۆ گۆڕانی کەشوهەوا و هاتنی وەرزی پاییز بازانین پێشبینیەکان بۆ کەشوهەوا لە دەستپێکی وەرزی پاییزدا چی دەبێت بە گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە گۆڕانی کەشوهەوا دەچینە لای زۆر بەڕێز هەوا سەدیق کە بەڕێزان شارەزای کەشناسین و ڕاستەخۆ لە ستۆدیۆکە بە لە شاری هەولێرەوە لەگەڵ مادان کاکە هەواڵسڵاو لێ بێباین باش سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆ کوستادنوویست لەگەڵ ئێمە مادە بێت. بەیانی تۆش باشتر بەیانی سڵاو لە تۆ و لە گشت بینەرانی کورسات نیست. زۆر سپاس. پێشبینی کەشوهەوا بۆ وەرزی پاییزی دەبێت چەند ڕۆژێکی کەمە پێمان ناوەتە وەرزی پاییزەوە بڕێک هەست بە گۆڕانی کەشوهەوا دەکەین بەڵام نەپرسین ئایا پێشبینیەکان بۆ کەشوهەوا لە وەرزی پاییزدا چی دەبێت؟ بەڵێ وەک دەزانین لە 19 مانگەوە کە کەشێکی ناسەقامژیر ڕووی کردوتە بەشێکی زۆر لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان شەپۆلێکی بارانبارین بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە تەواوی سنووری پارێزگای دهۆک و پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانی و کەرکووک تەنها چەند ناوچەیەکی دیاریکراوی هەرێمی کوردستان نەگرتەوە ئەویش سنووری پارێزگای هەڵەبجە و ناوچەکانی سنووری ئیدارەی گەرمیان بوو وەک ئەوەی کە لە پێشبینیەکان لە پێشبینی کوردمەودامان هەیە لە کەشوهەوا لە مۆدیلەکانی کەشوهەوای ئەوروپی و مانهەیە سنتەری کەژناسی ئەوروپیمان هەیە و سنتەری کەژناسی ئەوروپی و ئەمریکی و ئەڵمانی و بەریتانی ئەوانە ماگانە پێشبینیەکانی خۆیان بۆ کەشوهەوای زۆربەی زۆری ناوچەکانی جیهان بڵاوەکەنەوە حەسب ئەو پێشبینیانەی کە لە ناوچەکانی هەرێمی کوردستان پێشبینی ئەکرێت وەرزی پاییزی ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ پاییزی پار ئەگەر بەراوردی بکەی ڕێژەی بارانبارین لە خوار ئاستی نۆرماڵەوە بێ بەڵام بەنسبەت ناوچە شاخاوەکانەوە پێشبینی دەکرێتن کە بارانبارین لە سەروی نۆرماڵەوە بێتن و ئاسی بارانبارینیش لە ناوچەکانی ناوچە شاخایەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچە شاخایەکانی سنووری پارێزگای دهۆک و ناوچە شاخاوەکانی سنووری پارێزگای هەولێر و بەشێک لە ناوچە شاخاوەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین و سلێمانی و هەڵەبجە بارانبارین لەو ناوچانە باشتر بێ و پێشبینیش دەکرێتن بە جۆرەی پێشبینیەکان بێتن پێشبینی سەرەتایەکان پێشبینی دەکرێت لە پاییزی ئەم ساڵ لە ناوەڕاستی پاییز بەدواوە بارودۆخی بارانبارین لە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان تا ڕادەیەک بەرەو باشتر بچێەوە لە سەرەتای مانگی 12ش دۆخی بارانبارین باشتر دەبێت و بارانی باشتر لە زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان دەبارێتن. سەبارەت بە گۆڕانی کەشوهەوا کاریگەری لەسەر کوردستان و لە جیهاندا بۆ ئەم ساڵ چۆن دەبێت؟ ئایا گۆڕانی کەشوهەوا بەردەوام دەبێت و کاریگەریەکانی چی دەبێت؟ بەڵێ گۆڕانکاری کەشوهەوا هەرێمی کوردستانیش هاوشێوەی ناوچەکانی تری جیهان بەدەر نییە لە کاریگەریەکانی کەشوهەوا ئەو گۆڕانکاری کەشوهەوانەی لە زۆربەی زۆری ناوچەکانی دنیا ڕوویداوە کاریگەری نەگەتیڤ پشکردۆتە سەر زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان یەکێک لەو کاریگەریانە دیاردەی ڕوودانی وشکە ساڵیە کە ئێمە ئەگەر لە دەیەکانی ڕابردوو لە ساڵانی نەوەتەکان و لە ساڵانی 2000 چەندین ساڵ هەبووە کە وشکە ساڵی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە ڕوویداوە ئەوەش یەکێکە لە دەرەنجامەکانی دیاردەی گۆڕانکاری کەشوهەوا کە کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی تێگەڕای بارانبارین لە شوێنێک بۆ شوێنێک یاخۆ لە ناوچەیەک بۆ ناوچەیەک تر لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر و یەکێک لەو کاریگەریانەی کە کاریگەری هەبووە بڕی بارانبارین بووە بارانبارین تێگەڕای بارانبارین لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە ساڵێک بۆ ساڵێک فەرق و جیاوازی هەبووە ئەگەر بەراوردی بارانی ئەم ساڵ بکەیت لەگەڵ بەراورد بارانی پارساڵ بارانبارین لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ ئەم ساڵ کەمتر بووە هۆکارەکەی هۆکاری گۆڕانکاری کەشوهەوا یەکێک لەو دیاردانەشە کاریگەری هەیە لەسەر کەشوهەوا بڕی بارانبارین لە زۆربەی زۆری ناوچەکانی جیهان کە دوو دیاردەیە ئەو دیاردانەش کە دیاردەی لانینایە لەگەڵ دیاردەی نینۆ دیاردەی لانینا کە دیاردەیەکە لە ناوچەکانی ڕۆژهەڵات و ناوەڕاستی
زریای هێمن ڕوئەدا کە کاریگەری هەیە لەسەر سیستەمی دابارین لەسەر زۆربەی زۆری ناوچەکانی جیهان کە بڕی کاریگەریەکەش بە چەند شێوەیەک بە دیار ئەکەوێتن چکە دیاردەی لە لانینا کە بریتێ لە ساردبوونەوەی ئاوی دەریا و زەریاکان لە پلەی گەرمای ئاوی دەریا و زەریاکان بە تایبەتی ڕۆژهەڵات و ناوەڕاستی زەریای هێمن لە 1 بۆ 5 پلەی گەرماکەی تا ئەبەزێ دابەزینی پلەی گەرمای ئاوی دەریا و زەریاکان بە تایبەتی زەریای هێمن دەبێتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی بوون بە هەڵمبوون کەمبوونەوەی ڕێژەی بوون بە هەڵمیش کاریگەری زۆری هەیە لەسەر بڕی بارانبارن چووکە کە تەبەخۆر کە بە هەڵمبوون لە ئاوی دەریا و زەریاکان کەم بۆ ئەو کاتە کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە بڕی بارانبارین لە زۆرێک لە ناوچەکانی جیهان هەرێمی کوردستان ژێکێکە لەو ناوچانە کاریگەری لەسەر دەبێت و بڕی بارانبارینی کەمتر دەبێتەوە بۆیە ئەو دیاردانە ئەگەر لە حاڵەتێکە 2 ساڵ جارێ 5 ساڵ جارێک 2 ساڵ بۆ 7 ساڵ جارێک کە ڕوو ئەداتن کاریگەری زۆر خراپ دەکاتە سەر بڕی بارانبارین لە زۆربەی زۆری ناوچەکانی دییان بۆ هەندێ ناوچە بارانی زۆر دێنێ شەستە باران لەگەڵ خۆی دێنێ بارانی بەخۆڕ و بارانی بەلێزمە و لافاو لەگەڵ خۆی دێنێ بۆ هەندێ ناوچەش وشکە ساڵی لەگەڵ خۆی دێنێ پێشبینی دەکرێتن ئەم ساڵیش دیاردەی لانینا لە ناوچەکانی زەریای هێمن ڕوو بداتن بەڵام بە شێوەیەکی لاواز بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەگەر بێت و بە شێوەیەکی لاواز ڕوو بداتن تا ڕادەیە کاریگەریەکەی کەمتر دەبێت بەڵام ئەوەی وڵاتانێکی ئەم کاریگەریانە لەسەر دەبێت چی دەبێت ئەکەم وڵاتانە دەبن مەبەست پرسیارەکە بە دووبارەکەی زۆرترین ئەو وڵاتانی کە کاریگەری لەسەر دەبێت کام وڵاتانن ئەم دیاردێ چ دیاردەی لانینا بەڵێ دیاردەی لانینا کاریگەری لەسەر زۆربەی زۆری وڵاتان دەبێت وە بەشێکی زۆری ئەو وڵاتانەی کە وتم وشکە ساڵیان بۆ دێنێتن ینی ئێمە ئەگەر بە تەمەشا بکەین لە ساڵی ڕابردوو کاریگەر بەهۆی کاریگەری دیاردەی لانیناوە بڕی بارانبارین تێکڕای بارانبارین لە زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان کەمی کرد بە شێوەیەکی سەرکی هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ دیاردەی لانینا چکە دیاردەی لانینا لە هەر لە ناوچەکانی زەریای هێمن کە ڕوئەداتن کاریگەری لەسەر سیستەمی دابارینی زۆربەی زۆری ناوچەکانە بێ بە شێوەیەکی سەرکی ناوچەکانی ئاسیا و ئەوروپا و ئەفریقیا و لەگەڵ بتوانێت خۆمان لەگەڵ ئەم گۆڕانکاریانە داڕابهێنرێت چی بکرێت کە بتوانرێت ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەشوهوا بینەوە بەڵێ بۆ ئەوەی بتوانین خۆمان ڕوبەڕووی ڕابهێنین لە ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەشوهوا بینەوە ئەبێ دامەدەستگاکانی دەوڵەت هەم لە عێراق هەم لە ناوچەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی ئەوە بدەن وزەی نییەبووە بەکاربێنن لە زیاتی ئەوەی بتوانین سوود لات تاقەی شەمسی وەربگرین سوود لە هێزی باوەەر بگرین وە سوود لە هێزی هەڵمی ناخی زەوی یاخود ئەگەر وڵاتێک مووقعی بەحری هەبێ سوود لە شەپۆڵی هەڵکشانی داکشانی ئاوی دەریا و زەریاکان وە بگرین وە گرنگیەکی زۆریش بدرێ بە ڕوبەری سەوزاوی چکە بەداخەوە ئێمان لە هەرێمی کوردستان و لە زۆربەی زۆری ناوچە جیاجیەکانی عێراق گرنگیەکی ئەو تۆمان نەداوە بە چاندنی زیاتری ڕوبەری سەوزایی بە جۆرەی ستاندەرە جیهانیەکان چووکە وەک خۆمان نەزانین ڕوبەری سەوزایی کاریگەری زۆری هەیە لەسەر کەمبوونەوەی پلەی گەرما و زۆربوونی نسبەتی ڕوتوبەت شەی ڕێژەیی و کەمکردنەوەی گازە ژەهرەکان گازی دوانۆکسیدی کاربۆنی گازی ئۆکسیدی گۆگرد و گازی میسان بۆیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لەسەر دەوڵەتی عێراق پێویستە هاوشێوەی وڵاتانی پێشکەوتوو هەنگاوی دروست بگرن نەبەر گرنگێکی زۆری بە چاندنی دار بدەن بە تایبەتی ئەگەر بکرێ بۆ ئەوەی کارگەری ئەو گۆڕانکاریە کەشوهەوایانە کەم بکرێتەوە هەوڵی ئەوە بدرێت پشتێنەیەکی ڕووەکی پشتێنەیەکی دارستانی لە منتیقەی مووسڵەوە دروست بکرێت تێپەڕ ببێ بە ناوچەی بیابانەکانی ئەمبار و هەتا دەگاتەوە ناوچەکانی کەربەلا و نەجەف و بەسرا لەوێ پشتێنەیەکی
ڕووەکی یاخود دارستانی دروست بکرێت کاریگەریەکەی دەتوانین تا ڕادەیەک ڕوبەڕووی دیاردەی خۆڵبارین ببینەوە دەتوانین تا ڕادەیەک ڕوبەڕووی هەموو ئەو کێشە و گیرفتانە ببینەوە بەهۆی گۆڕانکاریە کەشوهەواکان ڕوویداوە و بەو شێوەیە دەتوانین بەسەر گۆڕانکاریە کەشوهەوایەکان زاڵ بین. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هەواڵ سەدیق گەڵۆزی شارەزای کەشناسی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەیانی ئەمڕۆی کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.